ساڵتان لێبێم کاتتان باش کاتێکە هاتیینە دەرەوانێ بە یەکجارێکی بۆ ناو کەنەدا لێرە لە ناو ئەم جیهەتێک کە ئێمە تیاین پڕێتی لە شەعب و قەومی جیاواز بەڵام بەڕاستی ناتوانی کوردێک و تورکێک و عەرەبێک و فارسێک و چوزانم چاینیەک و ئەوەیەکی تر لە یەکتری جاکەیتەوە هەموویان مادەن هیچی تر نییە یعنی هەمان ئەو فکرەی کابرای کە دەسەڵاتداری تورکیا هەیبوو هەمانە و خەڵکەن کە وا بیرەکەنەوە نەتەوە بریتی بێ لە پارە نەتەوە بریتی بێ لە مادە و بۆی گرنگ نییە تۆ چ نەتەوەیەکی ئەوەیشی کە بڵێن مەسەلەن بیرە نەتەوایەتیەکان هەبێت پێم وابێ لەسەر جەهل بیرە نەتەوایەتیەکانیان نەک لەسەر معریفەی ئەوەی کە بوونی خۆیان چین تەنها و تەنها بڵێن مەسەلەن کابرای چینی لەبەرەوەی بەس خەڵکی چینی دەستکەوێت یەک داواکە ئەڵێ بێ زمانی چینی بزانێت ئەگەر تۆ زمانی چینی بزانێت توانین لە دوکانەکە ئیشکەی هەندی ئەگەر زمانی هەندی بزانێت توانین لە دوکانەکە ئیشکەی بە هەمان شێوە و بۆ زۆربەی میلەتەکانی تریش تەنها و تەنها ئەگەر کۆمیونیکیشن بکەی لەگەڵیانە یعنی ئیتر تۆ کێشەت نییە توانی ئیش بکەی لەگەڵیانە بەڵام کاتێکە یعنی کوێرانە دیدێکی نەتەوەییان هەیە و هیچ شتێکی تر نابینی لە غەیری مادە نەبێ و پێم وایە ئەو بیرە لە لای کورد بۆ جۆرە نییە تا ڕادێک ئاستەکەم کورد لەو شێوازە بیرکردنەوەی دوورە وا بیر ناکاتەوە لە بوونینەتەوەی خۆی و بەدوای ئەگەڕێ و لێشی ون بووە چکەکەم کاتێک خەڵکی کوردە دوێنی هەستەکەی ئەمان زیاتر بەو ئاکارەیە ئەڕوان بەو دیوای ئەڕوانن کە ئەبێ کۆمەڵێک شتی جیاوازی هەبێ ئەو کۆمەڵێک ماسەفە وەکو خۆشم کە بڵێن مەسەلەن ناو خۆمە ئەگەڕام بەدوای ئەوەیە کە بڵێن مەسەلەن هەست مەکرد حەز مەکرد کە کاتێک کەسێک مەبینی یابانیەوە کەوتە بیرمەوانێ ئەمە بێ ئەو کەلتوری پێوە بێ کە ئەم کەسە بە دوای وردیە بگەڕێ کە کاتێک ئەڵمانێک مەبینی حەز مەکرد وەکو ئەڵمان قسەی لەگەڵا بکەم بۆ ئەوەی ئەو کللتورە ئەڵمانیەتیا ببینم کە چەند ئەڕوا بە دوای گەورەکردنی شتەکانە و وردبوونەوە لە شتەکان بەڵام لە ڕاستیا منم شتم نەبینی وا تێگەیشتم من وا تێگەیشتم و دنیا بینیەکەی من وا بوو کە هەموو ئەوانی تر کەلتوری خۆیانیان پاراستۆ و وان لە ناو کەلتورەکانە بەڵام بەڕاستی وەکو باسم کرد ئەوان وانین و ئێمەش ڕێگەی خۆمانمان ون کردەوە یعنی ئێمە کاتێک من لەناو خۆمە ئەگەڕام بۆ کوردبوونی خۆم هیچ بیر و باوەڕێکی سابت و دیاریکراون نەبوو کە من بەتەواتی بزانم من کێم بەتەواتی وەکو گەنجێک ئەشێک کۆمەڵی خەڵکی تر بزانێ واتە بەس بەهۆی زمان و ئەوە بزانین کە کوردین ئەمانزانی کە کوردی ئەزانی کە کوردی بەڵام نازانی بۆچی کوردی لە ناو خۆتا بوو نازانی بۆ کوردی من پرسیارەکەم ئەوەیە کورد دەڵێ وەکو نەتەوە ماوەتەوە و زۆر جارێک مانەوەی کورد ماوەتەوە وەکو نەتەوەیەک بەڵام لە هەموو مافێکی نەتەوەیی و ئینسانی و ئەخلاقی و هینی بێبەشە ئایا کورد ئەگەر دەوڵەت دروستکە وەکو نەتەوەیەک نابێت ڕێگا بکاتەوە بۆی کە یەکێ لەو ئەتنیکانەی تۆڵی کوردە کۆمەڵی ئەتنیک بێکاتوە قبول دەبێت چی بکە بۆ ئەوەی زمانێکی ڕسمی چوارچێوەیەکی ڕسمی بدا بە دەوڵەتەکەی خۆی ئایا کورد لێرە تووشی بەریەکەوتن نابێت نێو خۆیان کە یا هەر ئەو حاڵەتەی کە ئێستا هەیە باشترە بۆ کورد وەکو نەتەوە ماوەتەوە بەڵام هیچ مافێکی نییە لە زمانەکەی قەدەغەیە کللتورەکەی قەدەغەیە لە زۆر پارچەیەکە و ناسنامەکەیشی دەڕووینەوە دەوڵەتیەوە ناسنامەیەکی دانپێدراو نییە وەکو دەوڵەت کورد بۆ ئەوەی ببێ بە دەوڵەت پێویستی بۆ نییە کە لەم ئەتنیکانە کە تۆ ئیشارەی پێیەکەی کە باسێکی زۆر قوڵە جا سۆرانیە کرمانجە هەورامیە کەڵهوڕە گۆرانە یارسانەیەکێ لەمانە زاڵکە بە بۆ ئەوەی بتوانێت دەوڵەتی خۆی دروستکە ینی توانێت چوارچێوەیەک پێناسەیەک ستاندارێک بۆ دەوڵەت دروستکە کەمە لە مەسەلەی زمانیشە بۆ مەسەلەی کورد یەک مشکلی دوور و درێژە نەتەوەکانی تر ئەم توانەوە نایانی ئەم ڕێکەوتنە ئەگەر بڵێن جۆرێک لە ڕێکەوتنی هاوبەشیان کردە لە نێو خۆیانە
خو عربي جەگەر دقت بکەیت جناب ئیشارەی جوانە بۆ کرد عرب بەڵێن 22 خەت ئێستاعفان دروستی لە بۆ فەلەستیناکەنە بەشێک لە یەکوان دیارە ڕاستە نەتەوەیەکی جیاوازن بەڵام لە ڕاستیان گەلی جیاواز نەمانە خۆیان بە گەلی جیاواز پێناساکەن بەڵام عرب لەسەرەوە ساغ بۆ تۆ زمانێکی هاوبەشیانەیە و دەیان زاراوە یا بڵێن لەهجەی جیاوازیشانەیە کە قسەی پێکەن ئەگەر ئێمەوە دابڕین کورد خاوەنی 4 زمانی جیاوازە دەیەو کاتە ئەگەر زمان بۆ معیاری نەتەوەیەک دروستکەنە ببینە 4 نەتەوەی جیاواز ئەگەر 4 ئەتنیکی جیاوازین دەبێت ڕێکەوین لەسەر ئەوەی کە ئێمە زمانێکی هاوبەش و چوارچێوەیەکی هاوبەش و پێناسەیەکی هاوبەش بۆ دەوڵەت لە داهاتوە بدۆزینەوە لێبێت کاک جەلال هەموو برادران کاگای فانتۆش خۆشحاڵم دووبارە دەتبینمەوە لە زمانی سنتەری هەڵاوە من لەگەڵت بووم لە کۆڕەکانت من بەڕاستی ئەو برادرە پێش من ناوەکەی دیار نەبوو تقریبا پرسیارەکەی منی کرد بەڵام ئەوەی کە دەتوانم ئیزافەیەک بخەمە سەر پرسیارەکەی ئەویش ئەوەیە کە ئەگە باسی عەرەب بکەین بە جیاوازی زمان و بە جیاوازی هەتاوەکو کلتوریشەوە عەرەب دانی پێدانراوە وەک لەلایەن با بڵێن هێزە باڵادەستەکان لەلایەن نەتەوەیە گرتووەکان وەکو با بڵێن نەتەوە ناسیۆنالیزمی عەرەبی شوێنی خۆی گرتووە کورسی هەیە لەوێ بۆ کورد بە بڕوای من چی بکرێت باشە بۆی ئێمەش دووبارە بتوانین پێناسەی نەتەوە بکەینەوە و بتوانین ئەو شوناسە نەتەوەیە جێگیر بکەین لەسەر نەخشەی دنیا با بڵێن نەخشەی دنیا مەبەستم ئەوە نییە وەکو نێتەوە وەکو وڵات دروستکردن وەکو پێناسەیەکی نەتەوەیی کە دانی پێدا بندرێت چی بکرێ باشە مەسەڵەن ئێمەش بکەوینە چوارچێوەوە دەزانم ئەوە ئیشێکی ئاسان نییە بەڵام پەرتوبڵاوێکی زۆر هەیە لەناو با بڵێن بیر و بۆچوونی ئێمە لەناو فکری ئێمە لەناو فەلسەفەی ئێمە بۆ نەتەوە ئەو پەرتوبڵاوی هەم لە ڕووی کلتوریەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی لە هەموو ڕوویەکەوە توانم هەیە ئەوەش پرسیارێکیان قورسیشە دەزانم بەڵام حتمما دکتۆر ئەگەر بتوانانی مەسەلا ڕوونکردنەوەی چی بکرێ باشە بۆ ئەوەی شوناسی نەتەوەی کوردیش بناسەندرێ و دانی پێدا بندرێت دەستخۆش تۆ وا باسی کوردت کرد بە لۆژیکێکی تر بیر لە نەتەوە هەمان منیش هەمان شتیە و بەڕێزەمەیە کاتێککە باسی کرد من هەست ناکەم شەڕی کورد بۆ مانەوەی یان شەڕی نەتەوایەتی کورد لەگەڵ نەتەوەکانی ترابێت بەڵکە لەگەڵ خودی خۆیەتی چونکە لەناو خودی خۆی داهێشتا ساغ نەبووەوە کەچی سیستمێکی ئەبێت بۆ نەتەوە چۆن پێناسی نەتەوە کاتەوە لای کورد ئایا کورد هەورامیە بۆ هەورامێ قبول بکات و سۆرانیە وەکو سۆرانی و کرمانجیە وەکو کرمانجی و هەمووشیان پێکەوە ڕۆشناییەکە کە ڕۆحیەتی کوردایەتیە لەناو هەموویاندا وجودی هەبێت باشە چی بکرێت بۆ ئەمانەکەکەوە بتوانن دەوڵەتێکیان هەبێت دوایەوە دەوڵەت ڕەبط کردەوە بۆی کە مەسەلەن دەبێتە ناسنامەیەک بۆ نەتەوەیەک نمونەی تورکت هێنایەوە لەو لاشەوە باسی عەرەبی کرد مەسەلەن کابرایەکی سعودی ناڵێن من عەرەبێکی سعودی هەڵێ من خەڵکی سعودی یعنی من سعودی من سووری من عراقی نه عەرەبێکی سووری آخر ناسنامەکەیە ئەڵێ من عەرەبم هەر ناڵێ ینی ئەگەر تۆ بیەوێ ینی ناوی دەوڵەتەکە نەبێ لەسەر پرسیارەکە وەستاوە لەسەر پرسیارەکە وەستاوە تۆ لەکوێوە هاتوویت من لە میسرەوە هاتووم تۆ بە نەتەوە چیت من بە نەتەوە عەرەبمەوە ینی باش لێرەدا ئەو خەتخەتێنەی کە کراوە مانایەوە نییە کە تعبیر لە نەتەوەیە من وام نەوت واز دەکەم شتەکان تێکەڵ بوون ڕێک پێچەوانەیە ئەوە ئەزانی چییە ئەوە مشکلەکە ئەوەیە ڕێک مەوزوعی وێناینەتەوە لە ناو مێشکی هەر کوردێکە وێنە ئەوروپیەکە یا وێنە باوەکە کە هەیە لەگەڵ وێناکەی خۆی تێکەڵ بووە کاتێکە قسە لەسەر نەتەوە دەکات نەدەتوانێت باسی
ئەو وێنایی نەتەوەت بۆ بکانە دەتوانێت ئەوەش باسی ئەوەش پاکە لەناو خۆیان هەیە و تێکەڵەیە کە دەدا تێکام تێکەڵەیە هیچی بەیژ نابێت و کورد بۆیە ینی لە مەوزوعی دامەزرانی دەوڵەتە یا دروستکردنی دەوڵەت بۆیە شکستی خواردووە چونکە تەنانەت ینی تۆ منەزێرەکانی شت ینی ئەوانەیە ئەو ڕۆشنگەرانەی ئەو ڕۆشنبیرانەی فترەی سەرەتای دروست بوون هیچ تاکو دەوڵەتەکان دروست نەبوون ئەوانە شەستەکەی بیرکردنەوە ینی وەکو بڵێ ئەوەی کە لە ناویانە هەیە وەک تەسەوری خۆیان لەگەڵ ئەوەی کە هاتووە بیستویانە بیگونجێنن وە شتێکی لێ دروستکە ئەمیش بێت و ناوشیش بسووتەوە نها ئەم کەبابیانی ئەمە لە ڕاستیە کێشەکە ئەلێرایە و ئێمە پێیەکمان لە ناو دنیا مۆدێرنەکایە پێیەکیشمان لە ناو خۆمانەیە ئەلێرا ئێمە وێنایەکی تێکەڵمانەم بۆ خۆمانەیە هەم بۆ دنیا و من پێم وایە چارەسەرەکە لە ویانە کە ئەم وێنا تێکەڵا بمێنێتەوە چارەسەرەکە ئەوەیە ئێمە بتوانین ئەم دوو وێنایە جیاکەینەوە واتە ئەم دوانە گیان نەکەینەوە نازانین کێشەکەمان چییە کە نەزانی کێشەکە چییە چۆن دەتوانی چارەسەری کرد اینجا ئەم شتانەی کە ئێستا تۆ باست کرد من ئەمانم نەوتووە و هەندێکە و برادرانش کە باسییان کرد ئازەری ئێستا ئازەری ئیتنیەکی ینی ئەرێ من سەماکەم کراوە تۆ ئازەری ئیتنیەکی تورکیە من نەموتووە هینە ینی ئیتنیەکی فارسیە ینی ئەوە ناسنامەی ئێران ناسنامەیەکی فارسی هەیە و ناسیۆنالیزمەکەی فارسیە ئێرانی نییە شتێک نییە بە ناوی ناسیۆنالیزمی ئێرانی ناسیۆنالیزم دایمە نەتەوەیەک دروست دەکات دەوڵەت دروست ناکات ئێران ناوی دەوڵەتەکەیە ئێران ناوی نەتەوە نییە لەبەرەوە ناسیۆنالیزمەکە ناسیۆنالیزمێکی فارسیە ینی ناسیۆنالیزم نەتەوە لە ناو دەوڵەتا دروست دەکات دەوڵەت هێزی دەداتێکە ناسیۆنالیزم نەتەوەیەک دروستکە بەڵام پرۆسەی دروستکردنەکە چۆنە ئەوەیە ئیتنیەک بەرز لە ئیتنیەکانی تر هەر ئیتنیەک بێ بەرزی دەکاتەوە بۆ نەتەوە زمانەکەی دەکاتە زمانی نەتەوە تەمەن نەتەوە مەربوط بە دەوڵەتەکەەوە چونکە ئەو دەوڵەتە دەبێت نەتەوەیەکی هەبێت و کە نەتەوەیەکی هەبێت ئەو نەتەوەیە نازنامەکەی ڕسمی دەبێت بەڵام ئەو نەتەوەیە نەتەوە نییە ئیتنیەکە لە ئیتنیەکان یعنی لەناو فارسەکان خۆشیانە ئیتنیەک لە ئیتنیەکان بەرز بووەتەوە ینی ئیتنیە فارسیەکانی تر خراونەتە لاوە تۆ کۆمەڵێک خەڵکی تر دەیە بە ئیتنی ینی فارسن بەڵام ئەمانە ینی خراونەتە دەرەوە یا تەنانەت وەکو بڵێ جۆرە لە ئێستا ئەفغان فارسن ینی بەڵام وەکو نەتەوەیەکی تر خۆیان پێناسە کردوێتەوە و ئەمە هەمووی ئەمەی کە وای کردووە تێکەڵ و پێکەڵی ڕووبدا لە ڕاستیا ئەوەیە کە نەتەوە لکێنراوە بە دەوڵەتەوە کە نەتەوە شلکان بە دەوڵەتەوە ینی کولتور دەلکێنی بە دەوڵەتەوە ئەی کام کولتورە دەلکێنی بە دەوڵەتەوە کە دەوڵەت حمایە بکە دەوڵەت بیستە پێێنێ دەوڵەت بیکا بە کولتوری سەروەر بە کولتوری زاڵ کولتوری ینی بیکا بە نەتەوە لە ناوەوەینا کە دەڵێن نەتەوە ینی ئیتنیەکە کە دەوڵەت لە ڕێگەی ئەو هێزەی کە هەیەی ڕسمیەتی پێداوە و بوتوێتی ئەمەیان نەتەوەیە ئەوانی تر ئیتنین طبعا لە ناسیۆنالیزمان گرنگ نییە ئەو ئیتنیانە لە بە شکڵە سوشتەکەی سەر بە چ نەتەوەیەکن ئەوەی گرنگە ئەوەی لە چوارچێوەی لە سنووری سیاسی ئەو دەوڵەتایە باخوای دەکرد سێ چوار ئیتنیتیا و هەریەکەیان سەر بە نەتەوەیەکی تر بوو ئەو ئیتنیانە دەبن بە ئیتنی ئەو نەتەوەیە کە بەرز کراوەتەوە و نازنامە نەتەوەیەکەی پێدراوە و ئەمە لە ڕێگەی هێزەوە سەپێنداوە ئەمەنا خۆی لە خۆیان ئەمە نەتەوە نییە ئیتنیە و ئەم ئیتنیە بەوە نەتەوەیە کە هێزی لەگەڵایە کە سوپای لەگەڵایە کە سوپا بەرگری لە زمانەکەی دەکا بەرگری لە کولتورەکەی دەکا بەرگری لە مێژوەکەی دەکا بەرگری هەموو لەوانە دەکا و مێژوەکە و مێژوویەکە هەیە هەمووی دەنووسێتەوە دەدێتە پاڵەوە ئیتنیە و ئەمە وەکو نەتەوەکە پێناسە دەکرێتەوە و ئەوانی تر سەر بەونەتەوەیە بن یا سەر بەونەتەوەیە نەبن زمانەکەیان ینی ئیتنیەکی سەر بەونەتەوەیە بنیانە دەبێ ئەوانە ببن بە ئیتنی ئەو ئیتنیەی تر کە بەرز کراوەتەوە لەبەرەوە نەموتووە من ئازەری ئێرانین ئازەری بە پێی ناسیۆنالیزم ئیتنیەکە لە ئیتنیەکانی ناسیۆنالیزمی سەردەست لە ئێرانە کە ناسیۆنالیزمی فارسیە
بە پێی ناسیۆنالیزم ئێتنیەکی ئەو نەتەوەیە، بەڵام ئایا ئێتنیەکی ئەو نەتەوەیە لە واقع لە ڕاستیە نەخێر، ئێتنیەکە لە ئێتنیە تورکیەکان باشە، و ئەم ئێتنیە ئەگەر بە زمانە ئازەریەکەی خۆی و ئەوەی کە هەیەی و ئەو بینەی کە هەیەی بچێتە ناو تورکیاوە، تورکیا بەوە قبولی ناکات، دەبێت ئەمە هینەکەی خۆی بگۆڕێ بۆ ئەو زمانە تورکیەی کە لە تورکیا هەیە، بۆ ئەو کلتورە تورکیەی کە لە تورکیا هەیە، و دەبێت مێژوەکەی مێژووی ئازەریەکان نەبێ، مێژووی ئەو مێژووە ڕسمیە بێ کە دەوڵەت نووسیویەتەوە بۆ تورک. و ئەلێرەوە گرنگ نییە، چونکە بنەمای ناسیۆنالیزم ئەوەیە دەڵێت دەبێت یەکەی کلتوری و یەکەی سیاسی جوود بێت. ئیتر ئەو گرنگ نییە لە لای یەکەی کلتوری بە چی تۆ ئەمە مانگی دەکەی، ینی چوونیەکی دەکەی، ئەوە گرنگ نییە. سنوورێکی سیاسی دەیە، دوای ئەوەی کە لە ناو ئەم سنوورە سیاسیە هێزێک سەر دەکەوێ و بەسەر هەموو هێزەکانی ترە، و ئەم هێزە بڕیار دەدا یەکێک لەو ئیتنیانە کلتورەکەی وەرگێ، کە کلتورەکەی وەرگر کلتورەکەی قیاسی دەکاتەوە، دەیکاتە ستاندارد، زمانەکەی دەکاتە ستاندارد، و دوای ئەوەی کە کردی بە ستاندارد شەرعیەت وەردەگرێ بۆ ئەوەی بڵێ هەموو ئەوانی تر لادانن لەو ستانداردە، لەبەر ئەوە ئەمە زمانە بەڵام ئەوانی تر زمان نین. و ئەم ستانداردە بۆچی دادەندێ؟ ئەم ستانداردە ستانداردی نەفسی زمانە، ینی ڕێزمانی ئەو زمانەیە دەرێنراوە، و هەرچی بە پێ ڕێزمانی ئەو زمانە لە دەرەوەی نابێن، ینی بێتە ناو فەزا نەتەوەیەکەوە، نابێ بێتە ناو ئەو فەزایی کە ینی نەتەوە تاکەکان تایە تاکی نەتەوەی. تۆ بۆ ئەوەی تاکێکی نەتەوەی بی دەبێ ڕێک ئەو کلتورە ببێ بەهی تۆ، و چون یەککردنی کلتوری لەلایەن ناسیۆنالیزمەوە ئەوەیە، و چۆن دەکرێت لە ڕێگەی قوتابخانە مۆدێرنەکانەوە، و ئامانجەکەی لەمەش ئەوە نییە کە نەتەوە، ینی نەتەوە هەبێ، نەتەوە بیانووە، و گێلنەر زۆر بەوازحی دەڵێ ناسیۆنالیزم بە ناوی نەتەوەەوە خەریکی دروستکردنی کۆمەلگای پیشەسازیە، و ڕاستە بە ناوی نەتەوە و خەریکی دروستکردنی کۆمەلگای پیشەسازیە، بەڵام دوجار ئەو خەڵکەکەی ئەو ئیتنیە دەکات بە سەروەری ئینەکانی تر، بەڵام خۆی دەیەوێت کۆمەلگا پیشەسازیەکە ینی چون یەک بکە، ئەڵێ من زمانێکم پێویستە بۆ ئەوەی ئەم کۆمەلگایە تاکەکان مۆبیلیزە بکرێن، و بە ئاسانی بتوانی تۆ لە فلان شوێنەوە تاکێک کە ئیشی هەیە بیگوازیتەوە بۆ فلان شوێنی تر مشکلت نەبێت. ئەی بۆ ئەوەی مشکلت نەبێت دەبێت بە یەک پەروەردەی پیشەی فێریکەی، دەبێت مهندسێک لەم پەڕی وڵاتەکەەوە بەو زمانە فێریکەی کە لە مەکتەبەکە هەیە، و بەو کلتورە و بەو مۆراڵەش تەنانەت کە لە مەکتەبا فێری دەبی، ئەمە پەروەردەکەی ئەم مناڵە، و ئەم مناڵە بە کلتورێک کە حازر کردووە پلان بۆ دانراوە لە ڕێگەی دەوڵەتەوە و حکوومەتەوە فەرز دەکرێت لەسەر قوتابخانەکان، و هەر کەسە نەچێتە ناو ئەو قوتابخانەیەوە دروست ناکرێ وەک تاکێکی نەتەوەی. و کاتێک کە دەوترێ ناسیۆنالیزم نەتەوە دروست دەکا، ئەمە پرۆسەی دروستکردنەکەیە، دەبێت تۆ بچیتە ناو ئەم مەکینەیەوە، کە چویتە ناو ئەم مەکینەیەوە زمانەکەی خۆت دەبێت قەدەغەیە، کلتورەکەت قەدەغەیە، هەموو شتێکت قەدەغەیە، ئەم منداڵە دەبێت نظام کلتورێکی تر بخرێتە ناو مێشکی، و بە جۆرێکی تر ئەمە زەوق و میزاج و هەموو شتەکانی دەستکاری بکرێ بە پێی ئەو کلتورە، سرودەکانی ئەو کلتورە، گۆرانیەکانی ئەو کلتورە، هەموو شتێکی ئەو کلتورە لە ناو مێشکی ئەم مناڵە هەبێ، و تۆ مەشاعیریشی دەبێت بە بابەتێک وای لێ بکەی کە بۆ ئەوەی وەکو بڵێ مەشاعرەکەی لەگەڵ مەشاعری یەکێکی ترکە لەو پەڕە یەک بێت. ئەمە بۆچی؟ ئەوە بۆ ئەوەی ئەم تاکەت لێرە ئیش دەکا گواستەوە بۆ شوێنێکی تر مشکیلە دروست نەکا، و ینی مەشاعر و هەستەکانی ئەوەی ناوەوەی کە داد مەزاندووە لەگەڵ ئەوی ترایەک بێت، کە ئەو کاتە یەک بوو تۆ بە ئاسانی دەتوانی ئەم خەڵکە هات و چۆ پێ بکەی، ینی لە ئەساسەوە ئەم مەوزوعە بۆ کۆنتڕۆلکردنی خەڵکە، و دەوڵەت لە ڕێبەم بیانەوە کۆنتڕۆلی خەڵک دەکا، و هەر تاکێک تۆ بۆ ئەوەی ئەگەر ئەمانە جیاواز بن کۆنتڕۆلکردنیان ئاسان نییە، و بۆ ئەوەی تۆ کۆنتڕۆلیانکەی دەبێ هەمویان بکەی بە یەک کەس، وەکە یەکسانت کردن ئەو کاتە لە ڕێگەی ژمارەوە دەتوانی کۆنتڕۆلیانکەی، لەبەرەوە ئەو شتەی لەسەر یەکێکیان لەو پەڕ جێبەجێ دەبێت لەسەر ئەمەیان لەم پەڕ جێبەجێ دەبێت. ئەو کاتە تۆ یەک یاسا دەردەکەی، یەک فرمان دەردەکەی، ئەم فرمانەت دەرکرد لەوێەوە زۆر بە ئاسانی ئەم تاکەوەری دەگرێت، چونکە ئەساسەکەی بۆ داناوە،
فرمان لە حکومەتەوە دەردەچێت قانونێک لە حکومەتەوە دەردەچێت جێبەجێکردنی دەبێت ئەساسێکی بۆ دروستکەی ئەساسەکە پەروەردە دروستی دەکات لەبەرەوە لێرەوە حکومەت مانوو نابێ کە لەوێەوە فرمانەکەی دەرکرد یا قانونەکەی دەرکرد تاکێک لێرە لەگەڵ تاکێک لەولا جێبەجێ دەکات بەڵام ئەگەر ئەمانە جیاواز بن دەبێت هەر یەکەیان تۆ مامەڵێکی تریان لەگەڵکەی و هەر یەکەیان شێوازێکی تایبەت بۆ کۆنتڕۆلکردنی بەکاربێنی و ئەسلی مۆزوع ئەم کۆنتڕۆلکردنەیە عیلاقەی بە یەکتر تێگەیشتن و ئیش و باز یەک زمانمان هەبێ بۆ ئیشەکان باش بڕوا و ئەم مەوزوع پراگماتیستیان نییە و عەرەبەکانی یەک زمانەکەیان زمانی عەرەبی عەلا ئەساس ئەمە زمانە ستانداردەکەیە دەبێ هەموو عەرەبێک بیزانێ بەڵام ئەمە وانە و لە ئەڵمانیا بۆ ئەوەی جەزائیریەک لە محکەمە متەرجمێکی بۆ بێت دەبێت جەزائیریەک کەسێک جەزائیری بزانێ نەک عەرەبی فوسحا میسریەک دەبێت میسری بزانێ سووریەک دەبێت سووری بزانێ و ئەفسانەی ئەوەی کە بۆ ئەوەی هەمومان لە یەکتر تێبگەین ئەمە جگە لە ئەفسانەیەکی چیتر نییە و ئەمە یعنی لەناو عەرەبا بەوازحی ئەمە دیارە ینی یەک ستانداردیان هەیە بەڵام زمانی نەبووە بە زمانی تێگەیشتنی نێوانیان و مشکلەکە ئەوەیە ئێمە لە ڕێگەی زمانەوە ئەو تێگەیشتنە دروستکەین ئەمە تێگەیشتنی ئێمە کورد لە یەکتر تێگەیشتێکی ناوەکیە تێگەیشتنیان مەشاعرەکانە تێگەیشتنی هەستە ڕوحیەکانی ئێمەیە تێگەیشتنی ئەوەیە کە ئێمە هەر یەکەمان لەبەر ئەوەی ئەو تێگەیشتنەمان یەکە کاتێکە هەڵوێز وەردەگرین کاتێک دەکەوینە بەرامبەر مەسەلەیەک هەڵوێستەکانمان یەکن ئەی خۆی لە ڕاستیا کوردبوون ئەمەیە و ئەمەیە وا دەکات زازاکیەک بەو دەوروبەرە جیاوازەی کە تایەتی و بە وەزع جیاواز هەلو مەرجانەی کە هەیە لەگەڵ بۆ نمونە سوۆرانیە کە لەم لایە یەکیشان نەبینی و خەڵکەکەشی تێکەڵ نەبووە کەچی هەردووکیان هەمان هەڵوێز دەنوێنن ینی لە بەرامبەر بۆ نمونە دەوڵەتی مۆدێرنە و سید ڕەزا لەوێەوە شۆڕش دەکا لەم لاوە شێخ محموود شۆڕش دەکا ئەمە هەموو شۆڕشانەی کە کوردێکە هەمووی ئەوە نواندنی هەمان مەشاعرە ئەمە گزارشکردنە فعلەن هەر یەکەیان بە شێوازی خۆی گزارش لەو تێگەیشتنە بۆ نەتەوە و بۆ دەوڵەت و بۆ ئەمانە دەکا لێرەوە دەبێ ئەو شتە جیاکەینەوە من ئەو فکرەی نەتەوەی دامێرگان فەرموو پرسیارێکی بزانم بڵێ بەپێی ئەوەی کە تۆ باس کردو بەپێی ئەوەش کە هەیە خۆمان هەموو ئەزانین دەوڵەت کیانێکی سیاسیە و بەیەکردنی ئینسانەکانە و بۆ ئەوەی باسەنی کۆنتڕۆڵ بکرێن و ئیلا ئاخیری بەمە ستاندەرایزی شتەکانەکات مەسەن زمان ئەمە زمانێکە و پروەردەیەکە و نازانم چیەکە و هەموو شتەکانی بەیەکردنە دەوڵەتی ئەمڕۆ بەیەکردنە ئەم دەوڵەتێکە لە دنیاە تر هەر یەکە لە دەوڵەتەکان بەڵام کورد ئاخر دەوڵەت بەیەکردن نییە نەتەوەش نەتەوە بەو بەیەکردنە دروست دەبێت هەر ئەم دەوڵەتە هیچ نییە لەویە تەنها ئەوەیە کە نەتەوەکە بەیەک دەکرێت دەوڵەت بەیەک ناکرێت نەتەوەکە دروست دەکرێت لە کۆمەڵێک تاکی چون یەکراو کە هەمان ستانداردیان هەیە دەوڵەت بەس دەوڵەت ڕۆڵەکەی لێرە چییە؟ دەوڵەت یەکەی سیاسیە گەلنەر دەڵێ ناسیۆنالیزم یەکەی کولتوری لەگەڵ یەکەی سیاسی جوود دەکاتەوە یەکەی سیاسی چییە؟ یەکەی سیاسی ئەو جوگرافیا سیاسیەیە کە هەیە هەرچی لە ناو ئەو جوگرافیا سیاسیا هەیە دەبێت بە مەکینەی ناسیۆنالیزما بڕوا چون یەک بکرێت کە بۆچی چون یەک بکرێت چونکە ئامادە دەکرێن بۆ کۆمەلگای پیشەسازی باشە بەڵام ئەمە بە لەسەر ئەساسی چی لەسەر حسابی چی لەسەر حسابی نەتەوە چونکە لە ڕێگەی چیەوە چون یەک دەکرێت لە ڕێگەی زمانی ئیتنیەکەوە کە دەکرێت بە زمانی نەتەوە لە ڕێگەی مێژووی ئیتنیەکەوە کە دەکرێت بە مێژووی هەموو ئەو خەڵکەی کە لەوەیە کە مێژووی ئەو نییە لەوانەیە مێژووی دوژمنەکەی بێ بەڵام دەبێ وەکو مێژووی خۆی قبولیکە لە ڕێگەی هەموو ئەو کتێبانەی کە لە ناو مەکتەبا تۆ دەیخوێنی و وێنای دنیات بۆ دەکاتەوە و دەبێ یەک وێنای مشتەرەک بۆ جیهانە بێ بۆ دنیا بێ بۆ تعریفت بۆ شتەکان هەمووی وەکو یەک بێت ئەو کاتە تۆ تعریفت بۆ خۆت وەکو کوردێک نییە تۆ دەچیتە ناو ئەو مەکینەیە تعریفت بۆ خۆت وەکو تورکێک هەیە و وەکو فارسێک هەیە ئەو کاتە نەتەوە لێران ینی ئیتنیەکانی تر نەفیکراونەتەوە و ئیتنیەک بە ناوی نەتەوە خەریکی نەفیکردنی ئیتنیەکانی ترە و خەریکی سەرکوتکردنیانە ئەمە دەوڵەتی مۆدێرن دەوڵەت نەتەوە و ئەو مۆدێلە لە دەوڵەت کە فەڕەنسا دروستی کرد ئەمەیە لەبەر ئەوە ئەو فکرەی تۆ دێڵی کە دەتەوێت بڵێ دەوڵەت جیاوازە لە نەتەوە ئەمە کوفرە دەوڵەت ئەم دەوڵەتی کە هەیە لەسەر ئەساسی ئەوە دروست بە کە دەوڵەت و نەتەوە یەکە
من دەڵێم کورد مشکلەی لەگەڵ ئەمە هەیە. کورد من باسی ئەوەم کرد ئێستا ئەوەی کە لە پێشتر باسم کردەوەی کە ڕەبتی بە مۆراڵەوە هەیە، ئەمە ڕەبتی بە دەوڵەتەوە هەیە، ئەمە ڕەبتی بە حکومەتەوە هەیە، باشە، بەڵام نەتەوە ڕەبتی بە دەوڵەت و حکومەت و ئەمانەوە نییە. دەوڵەتداری و حکومەتداری ئیلاقەی بە ژیانی مادی و پیشەیی و مۆراڵیتەوە هەیە، باشە، مۆراڵەکە پیشەیی بێ یا ناپیشەیی بێ، ئێمە چۆن لەگەڵ یەک هەڵس و کەوت دەکەین و حکومەت دێت لێپرسینەوە لە مەرس و کەوتە دەکات. بەڵام ئەوان ئەوەی کە ڕەبتی بە مۆراڵەوە نییە، کولتوریە ناویانەتە نەو ئەم یاریەوە. لەبەر ئەوە تۆ لەسەر ئەوە لە تورکیا محکەمە ناکرێت کە قسەیەکی ناشیرین بە کەسێک دەڵێ تەنها لەسەر ئەوە، لەسەر ئەوەش محکەمە دەکرێت ئەگەر بە کوردی قسەت کرد وەکو وایە قسەیەکی ناشین بە بەرامبەرەکەت بڵێ. یعنی ئەمەیان کردووە بە شتێکی نامۆراڵی کە من بە کوردی قسە بکەم. لەبەرەوە لەسەر ئەوەی کە بە کوردی قسە دەکەم من قانونم شکاندووە. لە کاتێکە بە کوردی قسەکردن علاقەی نییە بەوە کە من بەڕێزەوە قسە لەگەڵ تۆ دەکەمیانە. من دەکرێت بە تورکی قسە بکەم بێڕێزی بکەم بەرامبەرت، دەکرێت بە کوردیش قسە بکەم بێڕێزی بکەم بەرامبەرت، دەکرێت بە تورکی بێڕێزی بکەم بەڵام بە کوردیەکە بێڕێزی نەکەم. یعنی ئەمە بەکارهێنانی مۆراڵیانەی زمان لە خودی زمان جیاوازە و ئەم جیاوازیە کە هەیە من کولتورم پێ لە مۆراڵ جا کردوێتەوە. ناسیۆنالیزم نازانێت کولتور و مۆراڵ جا بکاتەوە، نایەوێ. ئەو پێویستی بەوەیە کولتور و مۆراڵ بکاتەوە بە یەک. یعنی کولتور و مۆراڵ کراوەتەوە بە یەک. مۆراڵ حکومەت ڕەوایە کە سەرکاری بکە، لە پاڵ ئەویشا کە ڕەوایە سەرکاری کولتورەکەش دەکات. کولتورەکە هیچەیە؟ هی ئیتنیەکە لە ئیتنیەکان. ئەو کاتە هەر ئیتنیەکی ترەیە کولتورەکەی بێنێتە ناو فەزای گشتیەوە، ئەوە کوفری کردووە و ئەوە غەڵەتی کردووە و ئەوە لادانە لە قانون، ئەوە دەبێت سزا بدرێ. کاتێک تورکیا زمانی کوردی لە ماڵەکانیشا قەدەغە دەکا، شەرعیەتی هەیە ئەمە بکە، ڕەوایەتی هەیە. بۆچی؟ چونکە نەتەوە و دەوڵەت کراوە بە یەک وە نەتەوەکە کێ؟ ئیتنیەکی تورکیە. لەبەر ئەوە شەرعیەتی هەیە بێ تۆ لە ماڵەوە نەیە لە قسە بکەی. ئینگلاندێ لە چلەکانە نایەڵێ وێڵزیەک لە ماڵی شەوەقار وەکو تورکیا قسە بکە لە چلەکانە. باشە، ئێستا بەرەبەرە مەجالیان پێدراوە و ئەمە لە کوێوە ڕەوایەتی وەرگرتووە؟ لە ڕێگەی دەوڵەت نەتەوەوە، لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە. ناسیۆنالیزم ئەم کارە دەکا، ناسیۆنالیزم دەوڵەت و نەتەوە دەکاتەوە بە یەک. وام پرسیارانە بەشێکی زۆریان لە من لەو ئەگەرە و برادەرانە ئاگادار بن لە کتێبی بوونی نەتەوەیەکە هەم لە سیمینارەکانە کە کردومە لە ڕاستی وەڵام دراوەتەوە. من وا قسەم کرد کە مەوزوعی ناسیۆنالیزم و ئەو وێنایی کە ئەو پێناسەی نەتەوە کە ناسیۆنالیزم کردوویەتی پێناسە باوەکەیە و وتمەوانی تچوونەتە ژێرباری، وام دانا کە ئاگاداری ئەو پێناسەیە بن و ڕوونکردنەوەی نەوێ. بۆیە من هاتم یەکسەر پێناسە وێنا کوردیەکەم بۆ نەتەوە باس کرد. لەبەرەوە وێنا کوردیەکە بۆ نەتەوە بە تەواوەتی جیاوازە لە وێنا باوەکەی کە هەیە و نەک جیاوازە ئەسڵەن جۆرێکە لە کێشە لە نێوانیان هەیە، جۆرێک لە دیالکتیک لە نێوانیان هەیە و کورد نایەوێ بە هیچ شێوەیە نەویستوە 100 ساڵە نایەوێ ئەمە بکە، نایەوێ ڕازی بێ بەوەی کە هەیە. بۆچی؟ چونکە وێنایەک بۆ نەتەوە هەیە، دەیەوێ ئەو نەتەوەیە لە ناو دەوڵەتە وەکو ئەو ئیتنیە کە بووە بە نەتەوە کراوە بە نەتەوە مامەڵە ناکات و ئەو نەتەوەی بڵێنە ناسیۆنالیزم دەوڵەتێک دروست دەکا کە تایە تۆتالیتاریزمی کولتوری هەیە لە بەرامبەر دیموکراسی سیاسیە و تایپێکی تر لە دەوڵەتی مۆدێرن هەیە کە ناسیۆنالیستی نییە و جاران بڵێن ئەمە زیاتر بەو دەوڵەتانە ناسا کە سۆشیالیستین، ئەمە بە ئایدۆلۆژیایەکی سیاسی چوونیەکردنەکە دروست دەکات. یعنی بۆ نمونە لە ئەتیحادی سۆڤێتی جارانە یەک پارتە بوو کە پارتی کۆمەنیست بووە، دەبوایە هەموو ئەو خەڵکە کۆمەنیستیانە بیریان بکردایەتەوە، ینی گیانبێنی ئەوان بە ئایدۆلۆژیایەکی سیاسی تحدید دەکرا و لەوێ و کۆنترۆل دەکرا و لەناو ئەم تایپە لە دەوڵەتی مۆدێرنە تۆتالیتاریزمی سیاسی هەیە، یعنی دەبێ یەک حزبە بێ. ئەسە بۆ نمونە کە سەدام دەیوە دەموو عێراقیەک بەعسیە، ئەمە لەوێەوە بوو، ینی ئەو هاتبوو دووشتی تۆتالیتاریزمی، ینی سەدام دوو تۆتالیتاریزمی تێکەڵ کرد. تۆتالیتاریزمی
سیاسی و تۆتالیتاریزمی کلتوری یعنی تۆتالیتاریزمی لە سۆشیالیزم وەرگرت تایپە سۆشیالیستیەکە تۆتالیتاریزمێکیشی لە تایپە نەتەوەیەکەوە ناسیۆنالیستیەکە وەرگرت و ئەم دوانەی لە یەکدا سەدام دەرچوو یعنی کە بە دوو تۆتالیتاریزم کاری دەکرد یعنی هەم لە ڕووی سیاسیەوە دیموکراسی نەبوو هەم لە ڕووی کلتوریشەوە دیموکراسی نەبوو و ئەوەی کە بۆ کوردەبوو لە ڕاستیە مەوزوعێک بوو سەدام بە ناچاری قبولی کرد بەڵام تەبانەوانەی کە تۆتالیتاریزمی سیاسی بەکاردێنن و یەک حیزبەیە تۆزێ دەشل دەکەن لە کولتورا و مەجالێک بۆ کولتور دێڵنەوە ئێستا لە ئێرانە ئێران تایپە ئایدۆلۆژیەکەیە ینی هەروەکۆ و تایپانەیە کە دەوڵەتە سۆشیالیستەکان هەیەە یەک ئایدۆلۆژیا هەیە و لەویا ئیترە و کاتە دیموکراسی سیاسی نییە بەڵام جۆرێک لە دەستشلکردن لە کولتورا هەیە بەڵام بەو معنایی نای ئیتنیەک بەرز بێتەوە بە ئاستی ئیتنیەکەی ترەوە ببێ بە دوو نەتەوە باکسەوە هەر تۆزێ ڕێگەت دەدەن هەندێ هەڵپەڕیت و هەندێ گۆرانی بڵێیت و هەندێک ئەم شتانە کە هەیە بیکە یاین لە حدودە میلیەکە کولتورەکە دێڵنەوە نایڵن بچێتە ناو حدودە ڕسمێکەوە ئەمانە دەبێ ینی وەکو بڵێ لە پێشچاو بگیرن دوایەوە کە ئەمانەمان لە پێشچاو گرت ئەو کاتە دەتوانین چی بکەین دەتوانین بیلەوە بکەینەوە کوردی چۆن بی لە نەتەوە دەکاتەوە کورد بۆچی بەنگ و تایپە ڕازی نییە و بۆچی هەردوو تایپەکە لە ناو کووردا بزوتنەوە سیاسیەکان نەیانتوانیوە ئەو ئامانجا بگەن بەو ئامانجەی کە بڵێن هەر بزوتنەوەیەکی سیاسی کە بەقەدەر ئەو بزوتنەوە سیاسیانەش نەیکردووە کەچی گەیشتۆ بە ئامانج و کێشەکە لەکوێیە کێشەکە لەویایە کە ئێمە وێنایەکی ترمان بۆ نەتەوە هەیە و وێنایەکی جانی تەسەورێکی ترمان بۆ دەوڵەت هەیە و ئێستا هەر کوردێک کە بیر دەکاتەوە دەوڵەتی هەبێت ئەگەر بەو جۆرە دەوڵەتی بۆ دووسکەی من پێم وایە لە ماوەی ساڵێکە لەوانەیە بیرروخێنێ هەر خۆی ینی هەڵیۆشێنێتەوە بۆچی چونکە ئەمە بە لە ڕێگەی زاڵبوونەوە دروست دەکرێەوە کورد زاڵ بوون قبول ناکە من لە کتێبی بوونی نەتەوەیەکە باز لەوە دەکەم ئەگەر مۆدلێک لە دەوڵەت دەبێ کورد قبولی کا دەبێ هەم لە ڕووی سیاسیەوە دیموکراس بێ هەم لە ڕووی کولتوریەوە دیموکراس بێ ئەوە نام ممکن نییە یەکێکیان لە یەکێکیانە تۆتالیتار بێ لە ویتریانە دیموکراس بێ کورد قبولیکە وە کورد داوای کورد بوون بنەمایەکە داوای ئەوە دەکا کە لە سیاسەتە دیموکراس دەوڵەتەکە لە سیاسەتە دیموکراسی بێت لە کولتوریشا دیموکراسی بێت بەڵام ناسیۆنالیزم بنەمایەکە داوای ئەوە دەکا کە دەوڵەت لە کولتورە تۆتالیتار بێت لە سیاسەتە دیموکراس بێت لەبەرەوە ئیتنیەکان لە ناو دەوڵەتی نەتەوە ئەم تایپەیانە سەرکوت دەکرێن لە ناو ئەوی ترە تۆ ببە بە کۆمەنیست ببە بە فلان پارت ینی ئایدۆلۆژیای سیاسی هەڵگرە وەوا گیان ببینە بەو پەروەردەیە پەروەردە ببە مشکلە نییە لە پاڵەوە شات و کولتورەکەی خۆت بەکاربێنی یعنی جۆرێک لە وەکو بڵێ ئازادی کولتوری تۆزێکتیایە مەجال دەدا ینی ئەگەر بۆی بکرێت کولتورەکان تا حەدێکی زۆر سەرکوت ناکات ینی بەڵام ئەمە دوایی مشکلە دروست دەکات سە نمونەیە ئیتیحادی سۆڤیەتی ئەمە بوو کە ڕێگەی بە کولتورەکاندا ینی نەتەوەکاندا بەڵام بە مەرجێ ئەمانە لە ئایدۆلۆژیا سیاسیەکە یەک بن و لەناو هەموو ئەو بڵێنە دەوڵەتانەی کە لە ئیتیحادی سۆڤیەتی کۆبووبوونەوە ئەو یەکێتیا کۆبووبوونەوە ئەوانە بۆیان هەموو بە زمانەکانی خۆیان بخوێنن بەڵام دەبواە هەمویان سەر بە یەک حزب من کە لە سەراسەری یەکێتی سۆڤێت تی دەگرتەوە و ئەو کاتە ئایدۆلۆژیا سیاسیەکە و وێناکردنی گیان لە ڕێگەی ئەم ئایدۆلۆژیا سیاسیەوە بۆ ئەم تاکانە دەبێ یەک بێت یعنی لەوێت تۆتالیتاریزمی سیاسی دروست دەبێت و ئەو کاتە یەک حزب هەیە دیموکراسی سیاسی نییە وە کورد تەبەن هیتلەر هەردووکی کۆ دەکاتەوە حیزبەکەشی هەردوو ناوەکەی لێناوە ینی تۆتالیتاریزمی سۆشیالیزم و تۆتالیتاریزمی ناسیۆنالیزم کۆ دەکاتەوە وەلایە دیموکراسیەک بەشە دیموکراسیەکەیان فرەدەدا و ئەمە وا دەکا هیتلەر دروست بێت وە کورد ڕێک پێچەوانەی ئەمەی دەوێت کورد ئەوەی دەوێت کە لە سیاسەتا دیموکراس بێت لە کولتوریشا دیموکراس بێت و ئێستا ئەوەی لە هەرێمە هەیە ئەوەیە بە شکڵێکی شێواو ینی و هەرێم سەربەخۆیی هەبوو دەیتوانی فعلەن
ناسیۆنالیزمەکەی دەیتوانی ئەگەر وا وایە سنوورێکی سیاسی چونکە سنوورێکی سیاسیە بوو پشرابوو لە دەوڵەت وە خۆی خاسەروەری سنوورە سیاسیەکەی خۆی لە دەستی خۆیان بوو یعنی ئەوەی خۆی سەروەر بوو بەسەر سنوورە سیاسیەکەی خۆیەوەی ئەستەش سەروەرە و ئەمەی کە لە ڕاستیا فێدراڵی نییە و دەکرا فعلەن لە ناو هەرێمە یەکەی کولتوری لەگەڵ یەکەی سیاسیا جوود بکرێتەوە ئەو کاتە تۆ ناسیۆنالیزمت دەبوو دکتۆر عەباس قسەیەکی وردی هەیە لەسەر ناسیۆنالیزمی کوردی ئەڵێ کورد ناسیۆنالیستی هەیە بەڵام ناسیۆنالیزمی نییە بەڵام ئەمە لە کوێوە ناسیۆنالیزمی نییە لەوێوە پەیڕەوی لە ناسیۆنالیزم ناکە ناسیۆنالیستە بەڵام بەبێ پەیڕەویکردن لە ناسیۆنالیزم بۆچی چونکە ئەوەی ناسیۆنالیست بێت دەبێت لە کولتورا تۆتالیتار بێت کەچی ئەم تۆتالیتار نییە بۆ نمونە ڤان برۆنسن دەڵێ زۆر سەیرە پەکەکە کە حیزبێکە مرکزیت داوای مرکزیت دەکا بەڵام لەولاوە لەناو کولتورەکانە کۆمەڵەیەنی دروست کردووە کە کولتورێکی جیاواز گەشە بەخۆی بدا ئەمە وەکو پارادۆکسێک دەبینی وەفعلەن کە تۆ بتەوێت نەتەوە دروستکەی ئەمە نابێت نەتەوە دەبێت بۆ نمونە بەهێزی بەهێز بەردەسەڵات باشە بێنیت سۆرانیەکە ئەورامیەکە کرمانجیەکە یەکێکیان وەرگری خوای دەکرد چوزانم تۆ کلدانیەکە وەردەگرتەوە گرنگ نەبوو ینی چی وەردەگری ئیسرائیل هینی کردە ئیسرائیل زمانێکی مردووی زیندوو کردەوە عەبری زیندوو کردەوە عەبری زمانێکی مردوو بوو ینی دەکرێت زمانێک لەو زمانانە وەرگری بەرزیکەیتەوە ناسنامەی نەتەوەکەی پێ بدەیت و بەڵام دەبێ ئەوانی تر سەرکوتکەیت وە کورد ئەمە قبول ناکە بۆ نمونە خۆکرا هەوڵێک درا ینی لە 2008ەوە هەوڵێک درا بۆ ئەوەی سۆرانی بکرێ بە ستانداردی کوردی ینی هەرچی لە دەرەوەی سۆرانی نەبێ ئیتر قیاسی نییە لە پێوانەکە لای داوە کە ئەوەش لە پێوەەر لایدا غەڵەتە ینی شتێکە کە ئیتر دەبێ غەڵەتی دابنی دەبێت بە نازمانی دابنی و من دواتر لە مەوزۆی زمان ئەمە دێمەوە سەریە چەند لەلاەن دێشوێنە من باسم کردووە بەڵام لە مەوزۆی زمانە دێمەوە سەری بۆچی لۆجیکی کورد ستاندارد قبول ناکە ئەو لۆجیکەی لە مێشکی هەیەتی و تەسەورەی کە بۆ زمانەتی بۆچی ڕێگرە لە بەردەمەوەیە کە ستانداردی کوردی دروست بێت ئایا حەز ستاندارد خۆی کێشەی تیانە ینی ئایا وشەی ستاندارد خۆتان بیری لێکەنەوە زمانی ستاندارد یانی چی زمانی ستاندارد ئەسڵەن جوملەکەی کە جینەکەی کە دروست کراوە ئەو فرێزە غەڵەتە یعنی زمان ناخرێتە پاڵ ستاندارد زمانی ستاندارد زمانت نییە پێوەەر بێ زمان پێوەری هەیە پێوەرەکەی ڕێزمانەکەیە ڕێزمانەکە پێوەری زمانەکەیە زمانەکە خۆی نییە پێوەرەکە بەڵام ئەم تێکەڵیە کراوە بۆچی زمانەکە کراوەتە پێوەەر بۆەوەی ئەو زمانەتە نازمان بێ ئەوانی تر نازمانن وامە لە سیمیناریدا ئەتوا باسی دەکەم کورد ئەمە قبول ناکە واولێکی زۆر درا و دەسەڵاتی کوردیش لەگەڵ ئەم هەوڵا بوو کە سۆرانیەکە بکرێ بە زمانی ستاندارد وەفعلەن ئەگەر ئێمە لەو ڕۆ سێریکەن کە بیری لێ دەکەینەوە ئەگەر سەری بگرتایە باش دەبوو ئەو کاتە تۆ دەتوانی بڵێ ناسیۆنالیزم هەیە خەریکی دروستکردنی نەتەوەیە لە هەرێمی کوردستانە و ئەوان دەیانتوانی ناسیۆنالیستەکان دەیانتوانی لە چوار سنووری هەرێمی کوردستانە نەتەوە دروستکەن بەڵام نەتەوە دەبوایە بە زەبری هێز دروستیکەن دەبوایە بۆ نمونە بادینیەکان کە لەو سەردەما تووڕە بوون خەریک بوو تەنانەت ینی کێشەکە ینی ئیهانەکردنی زمانی لەلایەن سۆرانیەکانەوە وای کردبوو کە بادینیەکان لە ڕاستیا ینی دەست بدەنە چەک ئەمە باسی 2008 و 2009 دەکەم کە من لە ناو کاری دکتۆراکەما بووم ئاگاداری ئەو مەوزوعە نەبووم و دواتر ینی من تێگەیشتم ئەسڵەن ئەمە بۆچی ینی بۆچی لە دکتۆراکە ئەم مناقەشە ئاوا ئەمەی من کراوە ئەمەی من بە دژی کورد پێناسە کرا ئەم بۆ چوونە لەوێوە کە ئەو شەڕە هەبوو و ئەوە بوو ئەمیری حەسەنپور وتارێکی نووسی بە ناوی شۆڤێنیزمی سۆرانی و لەولاوە کرمانجەکان بامان شێوە زۆریان بۆ زازاکیەکان هێنا و زازاکیەکان وتیان ئێمە خەڵکی زازاکستانین هەورامیەکان لەم لاوە هەورامی
ئەوانیش دەستیان کرد بەوەی کە ئێمە هەورامین یەکسەر نازنامە ئیتنیەکە تۆق دەبێتەوە نازنامە نەتەوە یەکە کاڵ دەبێتەوە و ئەمە بۆ بەنێ چیەوە ئەمەکرا بە بۆنەی ئەو زەختەی کە ویسترا لە ڕێگەی هێزە و سەرکوتکردنەوە سۆرانیەکە بسەپێندێت و ئەمە کورد قبولی ناکە عەرەب قبولی کردووە فلان عەرەب ئەوەی کە ئێستا پێی دەڵێن عەرەب هیچیە و ینی نە میسری نە ئەمازیغی نە بەربەر نە ئەفریقا ئەمانە هیچی عەرەب نەبوون ئەمانە قبولیان کردە و زمانە واز لە زمانەکەی خۆیان بێنن بۆ ئەو زمانە کە من دەڵێم ئەمە قبول کراوە ینی وێناکە قبول کراوە و ئەمە ئەم میلەتانەی کە پێیان دەڵێن ئێستا عەرەب ئەمانە هەر پێشتر پۆتەنسیێڵی ئەوەیان تێدا بوو کە فعلەن وێناینەتەوە وێناینەتەوە قبولکەن کە ئیستیعمار لەگەڵ خۆیان هێنای و ئەوەی کورد قبولی نەکردووە ئەمەیە ینی کورد شیانی ئەوەی تیانە ئەو پۆتەنسیێڵی تیانە باشە ئەو شیانەی تیانە و قابلیەتەی تیانە کە ئەم ئایدایە قبولکە و لەبەرەوەی ئەمەی تیانە کاتێکە هێز بەکاردێنی بۆ چون یەکردنەکە سەر ناگرێت ئەمە هەرمیستم ڕوونی کەمەوە چونکان دێ مەسەلایە بەڕاستی نازانم نانی وەکو بڵێ هەر ڕوونی دەکەمەوە هەر ناڕوونە هەر ڕوونی دەکەمەوە ئەس دەکەم نەفسی پرسیار دەکرێتەوە و ئەمە دەمەوێ ئەم شەڕ ڕوونکەمەوەی بەڕاستی پرسیارەکان جارێکی تر دووبارە نەبنەوە و ئەمە ناسیۆنالیزمە ناسیۆنالیزم بەم شێوەیە نەتەوە دروست دەکا بەڵام ئەمە کورد نایەوێ نەتەوەی کورد بێ بەو شێوازە کە ئێتنیەک ببێ بە نەتەوە ئەوانی تر لەسەر ئەساسی ئەم زاڵ و بەزیوە وە کورد ئەوەیە کە ئەم زاڵ و بەزینە قبول ناکە نە بەزینەکە قبول دەکات نە زاڵبوونەکە و من کوردبوون بەوە پێناسە دەکەم کە ئەوەیە ئەو بوونەوەرەیە کە لە نێوان زاڵ و بەزیوەکانایە نە دەچێتە شوێنی زاڵەکان نە دەچێتە شوێنی بەزیوەکان وە بوونەوەرێکی نێوان گیرە و زمانە کوردیەکان هیچ کامیان بەزی و نین لە ناو دەوڵەت نەتەوەکانە و تا ئێستاش جەنگ دەکەن و بەزین قبول ناکەن و لە باکوور کرمانجیەکە و زازاکیەکە لە سەرکوتکردنێکی بەڕادەیە کە زمانەکەی خۆیان جی لە دروست بوو کە نەی دەتوانی زمانەکەی خۆی بزانێت چونکە ڕێگەی لێ دەگیرا بەڵام ئەم زمانە زیندوو بوویەوە ئێستاوە لە برەودایە ئێستا تورکیا ناچارە بڵێ نەک کورد نییە بڵێ زمانی کوردی ژەیە و مەجای پێ بدا لەبەر ئەوە ئیتنیە کوردیەکان نەکەوتنە دۆخی بەزینەوە بەڵام ئازەری لە کولتورەکەیە کەوتە دۆخی بەزین لە بەرامبەر فارسا بەڵام لەلایەکی ترەوە جۆرەکە لە ڕێکەوتن لە ڕووی سیاسیەوە ئازەریەکان ڕۆڵێکی گەورەیان لە ئێران هەیە و جاری وایە ئەو ئیتنیانە ڕێک دەکەون یعنی ئەم ئستعدادیەیە ئەو سەروەری کولتوری بۆ ئەو بێ بەڵام لەلایەکی ترەوە سەروەری سیاسی بۆ ئەم نابێ وە کورد ناچێتە ناو ئەم ڕێککەوتنەوە تۆ لەوێوە سەروەرم بە منیش نەملاوە سەروەرت بم و ئەم کۆی لەو سەرداریە قبول ناکە و کوردبوون ئەمەیە کوردبوون ئەوەیە کە نا قبولت بێ سەرداربی بەسەر ئەویترەوە نەقبولت بێ کۆی لە ئەویتربی وە کوردبوون بوونەوەرێکی دەخوازێ کە نێوانیە و ئەم تابعی نێوانگیریە لە هەموو شتێکی کووردا هەیە و ئەمە منە لە خۆمەوە نایڵێم لە زمانە کوردیەکان ئەو تابعیان هەیە ئەوەی کە پێیان دەڵێن دیالێکتەکان ناتوانانی وەک دیالێکت پێناسێ بکەی ناتوانانی وەکو زمانی ستاندارد پێناسێ بکەی هیچی زمانی ستاندارد دەکاو کەچی دیالێکتیشە یعنی دیالێکتیشە و زمانیشە و هیچ کامیشان نییە یەکێکیان جا نابێتەوە کە ئەیتر ئەوی تریان ئەنکا یعنی دیالێکت و زمانەکە لە خودی دیالێکتەکایە ئەوە نیە ئەم ببێ بڵێن زمانێکیان ببێ بە زمان ئەوی تر ئەوانی تر بکا بە دیالێکت لە خودی خۆیە خۆی زمانی خۆیەتی و خۆی دیالێکتی خۆیەتی هەورامی خۆی زمانی خۆیەتی خۆی دیالێکتی خۆیەتی سۆرانی خۆی زمانی خۆیەتی و خۆی دیالێکتی خۆیەتی بەیوامە تێگەی ینی گەیشتی بێەوەی کە دەیڵێم و ئەمە ئەم بیرۆکەیە کە من دەڵێم کورد وابیر لەنەتەوە دەکاتەوە لە خۆمەوە نەمێناوە لە ناو مێژووی کورد لە ناو ئەدەبیاتەکەی لە ناو کولتورەکەی هەڵەمێنجاوە و بنەمای کوردبوون بنەمایەک نییە ڕەمەکی دانرابێ و ئەم بنەمایی کە من باسی دەکەم لە دەرئەنجامی
30 ساڵ من لێکۆڵینەوە لەم بابەتەوە لە دەرەنەڵێنجانی لە ئاینەکانی لە زمانەکانی لە کولتورەکەی لە مێژووەکەی لەماناڵە منجاوە و زمانەکان بە تایبەتی حەقی زمان زۆر یارمەتی دام کە ینی سەرەداوەکانی ئەمەم دەستکەوێت دواتر چوومە ناو مەجالەکانی ترەوە و دەبێت فعلەن کورتناسیەک دابمەزرێ بۆ ئەوەی لەمە بکۆڵێتەوە و کورتناسی بەو معنە بازدینە ناوەی کە ڕۆژهەڵات ناسەکان کۆمەڵی حکایەتی بێسەر و بەریان کردووە و کورتناسی زانستە دەبێت بکرێ بە زانست لە ڕاستیە لە حکایەت و لێکۆڵینەوە دەرچێت لێکۆڵینەوە کوردەکان و بەوەش دەکرێت بە زانست کە ئێمە بتوانین ئەم بەم وێنایە لە کورتی بگرین.